يكلو بابا تاريخ سادا زور باستكري بشروجي شمان الكاتي دسبيك إنه يصالي نيخوندن دا و كردستان بۆ ناسراوەکە لە پڕپڕیاری سیر دەردەکرێ و ئەم بڕیارەش هەستەکەم دەنگدانەوەی زۆری هەبوو بۆی کە کەسانێک دەیانوت سوودی هەیە و کەسانێک دەیانوت زیانی هەیە ئەمە لە کاتێکدایە کە مامۆستایانی پێشەنگیش ڕاگەاندکاوێکیان ڕاگەاند و ئەمڕۆژ یەکێک لەو مامۆستا بەڕێزانە لامان میوانە ئەویش مامۆستا جەلیل عەلیە سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ مامۆستا جەلیل بەخێر بێ مامۆستا جەلیل بەخێر بێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەت مامۆستا با سەرتاوە دەست پێکەین بڕیارەکە وەکو خۆت چۆنی بینی بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان بۆم دەرفەتان هەڵبەتە دوو ڕۆژ پشووی لەسەر یەک کە پیاداکرێت لە زۆربەی وڵاتانی جیهان لە وڵاتە پێشکەوتوەکان هەم بۆ مامۆستا هەم بۆ قوتابی هەم بۆ فەرمانبەران بۆ کرێکارانیش تەنانەت سیستەمێکی جیهانیە لە ڕاستیە سیستەمێکی جیهانیە و پێویستە بۆ مرۆڤەکان کاتێک 5 ڕۆژ لەسەر یەک 7 ساعات بە درێژای ڕۆژکارەکەن پێویستیان بە 2 ڕۆژ پشووی لەسەر یەک هەیە بۆ ڕفێشکردنەوەی خۆیان بۆ ئەپدەیتکردنەوەی خۆیان بۆ تۆزێک پشودان و ئیسراحەت لە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە بە شێوازێکی گشتی ئەم بڕیارە من بە شتێکی زۆر باش و پێویستی ئەزانم ئەگەر بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوتووە لەم بڕیارەیە چونکە هەم لە ڕووی جیهانیەوە دەمێکە پەیڕەو ئەکرێ هەم لە ئێمەکە بەشێکین لە عێراق لە وڵاتی عێراق لە ناوچەکانی تری عێراق پارێزگاکانی تری عێراق لە دوای پرۆسی ڕزگارکردنی عێراقەوە لە دوای 2056ەوە لە عێراق پەیڕۆ ئەکرێ و ڕۆژی شەمان لەو کاتەوە لە ناوەندەکانی خوێندن و لە فەرمانگە حکوومیەکان دەوام نیەدا. باشە مامۆستا جەلیل پرسیارەکە لێرەدا ئێمە لە کوردستان تا ئێستاش قوتابخانەمان هەیە 3 دەوامەکەن. لە وڵاتانی تر بوون منە هەتا کاتژمێر 3 دەوام ئەکەن بۆیە ڕۆژانی شەمان دەکرێتە پشوو. ئێمە ئەم زمینە سازیەمان بۆ کراوە تاوەکو خوێندکار پشووی بدرێتێ دەتوانێت سوود لەمە بینێ؟ بەڵێ جا خۆی فەلسەفەی جێبەجێکردنی ئەم بڕیارە یان ئەمە لەوەدایە کە ئێستا دواشکەون بە قەناعەتی خۆم کە دواشکەوتووە حکوومەتی هەرێم لە دەرکردنی ئەم بڕیارە دەمێک هەڵبەتە فەرمانگە حکوومیەکان ڕۆژانی شەمە پشویانە بەڵام کە ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان نەکراوە پشوو تەنها لەبەر ئەم هۆکارە بووە لە ڕاستیدا بەم شێوازەی ئێستا وەکو پێویست زەمینە سازی نەکراوە بۆ ئەوەی قوتابخانەکان ناوەندەکانی خوێندن ڕۆژانی شەمە یان 5 ڕۆژ داوام بکەن لە هەفتەیەکان ڕۆژانی شەمان بۆ بکرێتە پشوو چونکە لە ئێستادا بۆ ئەوەی کە قوتابخانەکان بکرێن بە یەک دەوام هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 2000 بینای نوێی خوێندن هەیە بۆی هەموو قوتابخانەکان یەک دەوامیان تا بکرێ و دەوامی درێژخایەن بکرێ وەکو وڵاتە پێشکەوتوەکان وڵاتەکانی کە 2 ڕۆژ پشویان هەیە لە ئێستادا لە هەموو پۆلێکی خوێندندا زیاتر لە 35 بەشەوانە ئەخوێندێ 35 هانە 36 تا 37 بەشەوانش ئەخوێندێ ئەگەر ئەم سیستەمە جێبەجێ بکرێ 5 ڕۆژ دەوام بکرێ ڕۆژانی شەمەش بکرێتە پشوو تەنها ئەتوانن 30 بەشەوانە بخوێنن بەم شێوازەش هەموو پۆلێکی خوێندن 6 بەشەوانە کەمترە خوێنێت لە هەفتەیەکدا 6 بەشەوانە کەمترە خوێندێت ئەمەش پێویستی بە قەرەبووکردنەوەی پێویستی بە ژینگەیەکی لەبارە بۆ ئەمەی بڕەخسەنین ژینگە لەبارەکە چۆنە باشترین ژینگەی لەبار باشترین کەشەوە بڕەخسەندێ ئەوەیە بینای تازە بکرێتەوە بۆ ئەوەی دەوامی درێژخایەن بکرێ تاکو سعات 12 تا سعات 2 بکرێ 6 بەلای کەمەوە 6 سعات دەوام لە قوتابخانەکانە بکرێت لە باتی 5 جوانە 6 جوانە حەوانە بخوێنرێت چونکە ئێستاش هەندێک لە قوتابخانەکان کە جاران پیانوترا نمونە یۆک و شەی جەباری نمونە یۆک و کۆمەڵگەی پەروەردەی کوردستان وەکو کۆلێژی ئەزمر بۆ بەهرەداران و وەکو هەندێک لە قوتابخانە ئەهلیەکان ناحکومیەکان ئێستاش ئەو سیستەمە پەیڕەوەکان 5 ڕۆژ لە هەفتەیەکدا داوامەکەن بەڵام داوامی درێژخایەنیان هەیە لە باتی 6 بەشەوانە 7 بەشەوانە ئەخوێن و لەوەش گرنگتر زۆربەی هۆموەرکەکان ئەو کارانەی ئەو کۆششانەی کە قوتابی پێویستە لە ماڵەوە بیکەن نەخێت لە قوتابخانە لەگەڵ مامۆستاکانیان لەگەڵ هاوڕەکانیان هۆموەرکەکان حەلەکەن زۆربەی ئەرکی ماڵەوان لە قوتابخانە جێبەجێەکەن لە کاتی داوامی درێژخایەنە بۆ یەکە باشترین ڕەخساندنی ژینگەیەکی تەندروست و لەبار بۆ ئەوەی ئەم سیستەمە تێدا جێبەجێکرێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێ بۆ کردنەوەی زیاتر لە 2000 بینای قوتابخانە بۆ ناوەندەکان ئەگەر ئەوە نەکرا زیانی هەبێ بەدڵنیایەوە ئەگەر ئەوە نەکرا ئەبێ ڕێوشێنی تر بگرنە بەر هەڵبەتە ئەنجومەنی وەزارەتی پەروەردەکان بڕیاری دەرکردووە لە 16 حەوتا هەر خۆشان ئەڵێن وردەکاری ئەم بڕیارە و ڕێوشێنەکانی بەم نزیکانە ئەگاتە ناوەندەکانی خوێندن هەڵبەتە دوو حاڵەتا خۆی ئەبینێتەوە ئەبێت بەشەوانەکان کەم کرێتەوە هەفتەیەکدا 36 بەشەوانە خوێنداوە 37 بەشەوانە خوێنداوە
زۆرترین بە شەوانەکە بخوێندرێت لەمە دووە 30 بە شەوانەیە چونکە ئەگەر ڕۆژی 6 بە شەوانش بخوێندرێ 6 کە 5 کاتە 30 بە شەوانەیە و پێویستیشە لەو حاڵەتەیە بێ هەندێک لە بە شەوانەکان کەم بکرێتەوە و لە هەندێک پرۆگرامیشا پێویستە چاوپیاخشانەوەی پێ بکرێت و هەندێک پرۆگرام کەم بکرێتەوە کە ئەمەش پێم وا بێدەوە زیانی معریفی لە قوتابی بگەێنە لە ڕووی زانستی کەواتە ماوەسایەوە بۆ لەگەڵینیانی لە کاتێکا زمینە سازیەکە نەکراوە قوتابخانەکان دروست نەکراون قوتابخانەکان سێدەوامیان تیاکرێ بەڵام ڕۆژێکی پشوو ڕاستە من مامۆستانی شەر ینی فەرمانبەرانیش مافیەوەیان هەیە دوو ڕۆژ وەکو مرۆڤێک کە بە کوشایاتی بابەتێکی جیهانیە وە قوتابیش ڕەنگە پێویستی بۆ ئیسراحەتە هەبێ بڵام لەم کاتەیە کەواتەم بڕیارە سوودی بۆ کێوە زەرمەندترین کەس لەم بڕیارە کێیە لە ڕاستیدا مامۆستایان و قوتابیان مافی خۆیانە ئەمە مافە خۆیانە دوو ڕۆژ پشووی لەسەریەکان هەبێ وەکو هەموو چنی توێژەکانی تری کۆمەلگا کە هەم بۆ لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەیەوە پێویستیانە لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتی و کۆنتاکتی لە حاڵەتیا پێویستیانە لە ڕووی ئەوەی کە زیاتر لەگەڵ خێزانەکانیانە بمێنەوە پێویستیانە و خێزانەکانیش پێویستیان پیان هەبوو زاری وایە خێزانەکان باکوداک سوودی لەو پشووی خۆی وەرنەگرتووە لەبەرەوەی ویسێتی سەفەرێکە گەشتێکە سەردانی خزمێکی کە نەیتوانێت لە بەروی مناڵەکەی قوتابەکەی چۆ بۆ دەوام لەمیشی تێگاوە یان ئەبێ بەجێ بێڵەیان لە شتێگاوە بۆ یەکە ئەمە مافێکی خۆیانە بۆچی قوتابیان مامۆسایان ئەم باجی ئەم هەڵانەی حکوومەت بدەن وەکو وتم لە سەرتاوە پێویستە حکوومەت یان وەزارەتی پەروەردە پلانی استراتیجی هەبێ پلانی خێرای هەبێ بۆ کردنەوەی زیاتر لە 2000 بینای قوتابخانە بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی ئەم کێشانە یان ئەم لێکەوتانەی ئەم بڕیارە بە زووترین کات چارەسەرکە و باشترین چارەسەرێکە کە هیچ کەسێک زەرری لێ ناکات نە قوتابی نە مامۆسا نە کۆمەڵگەکە زەرر لەوە ناکات بەڵام بەم شێوازی ئێستا ئەتوانم بڵێم مستەفیدی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئەمە ڕەهەندی دارایی هەیە چۆن ئەم بڕیارە ڕەهەندی دارایی هەیە چۆن ئێستا هەموو پۆلێکی خوێندن زیاتر لە 35 بە شەوانە خوێندێت چی هێڵێتەوە مامۆسا هێڵێتەوە زۆربەی مامۆسا جوانە بێژە 35,000 مامۆسای وانە بێشەیە لە هەرێمی کوردستانە و ئەوانی کەشەر حسابی ئەوان بۆ کرێت چونکە بەپێی سیستەمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکان کە ساڵی 2009 دەرکراوە مامۆسای بنەڕەتیە بێت لە هەفتەیەکدا 24 بە شەوانە بڵێتەوە مامۆسای ئامادەی ئەبێ 22 بە شەوانە بڵێتەوە باشە و بەپێی یاسای نوێی خوێندن و فێربوون لە هەرێمی کوردستانەکە لە مانگی دوی ئەم ساڵدا پەرلەمان یاساکەی دەرکرد و بڵاوکرایە و خرایە بواری جێبەجێکردنەوە دیسان و تاکیدی لەم بە شەوانەی مامۆسایان کردوێتەوە 24-22 باشە ئێستا بەپی ئەم سیستەمی ئێستای پێشوو 36 بۆ 37 بە شەوانە لە پۆلێک ئاخوێنداوە لەمە دوا 30 بە شەوانە ئاخوێندێت کەواتە هەموو پۆلێک 6 بە شەوانە هەفتانە کەمەکە هەموو قوتابخانەیەکی 6 پۆلی 36 بە شەوانە کەمەکە هەموو قوتابخانەیەکی 12 پۆلی 72 بە شەوانە کەمەکە کەواتە بۆ هەموو قوتابخانەیەکی 12 پۆلی بەلای کەمەوە سێ مامۆسای کەمتر پێویستە بۆ بەڕێوەبردن و بۆوانەوتنەوە ئەم سێ مامۆسای کە کەمتر پێویستە واتە سێوانە بێش کەمتر دامەزرێنێ حکوومەت واتە سێ مامۆسای میلاکی کەمتر پێویستە و نەقلەکە بۆ شوێنێکی تر کەواتە بودجە و موچە و لانی دارایی لەسەر حکوومەت سوکترە بێ بەڵام ئەمە سوودەکەی بۆ حکوومەت بەڵام زەرەرەکەی بۆ مامۆسایانە بۆ تازە دەرسوانە دەرفەتی کاریان کەمترە بێ دامەزرێن دەرفەتی کاریان کەمترە بێ دامەزرێن بۆ چونکە بە شەوانەکانیان کەمترە کاتەوە بەو شێوازە مامۆسایانی وانەبێژ بە تایبەتی و مامۆسایانی ملاکیش دەرفەتی کاریان کەمترە بێ و فشار لە نەسلبیەکانی کە لە نەسلبیەکانی تریشەوەیە فشارێکی زۆر لەسەر مامۆستا و لەسەر قوتابی بەم شێوازی ئێستا دروست ئەبێ کە بتوانێت لە 5 ڕۆژە لەم بینایانەیە چونکە وەکو لە سەرتا ئاماژان پێدا ئێستا بینایی خوێندنمانی زۆر کەمە بە تایبەتی لە سنتەری شارەکاندا زۆربەی هەر زۆری قوتابخانەکان دوودەوا من هەندێک قوتابخانە سێدەوا من کە لە زۆر پۆلیشدا بە تایبەتی لە ناوچەکانی ئەطرافی شارە دەرەوەی شەستیدا لە زۆر لە بیناکانی قوتابخانەدا پۆلەکانی خوێندن ژماری قوتابیان لە سەر و ستانداردەوەیە کە پێویستە 20 قوتابی تێدا بێ پۆلێکی خوێندن بەڵام زیاتر لە 40 قوتابی و خوێندکاری تایە هەندێک شوێنەگاتە زیاتر لە 50 قوتابی زیاتر لە 55 قوتابی تێدایە کە ئەمە شتێکی زۆر زانستیە زۆر پەروەردەیە ئەو ژمارە زۆری قوتابیان لە پۆلێکدا کۆ بکەیتەوە اینجا وەرە بەم ژمارە زۆری قوتابیانەوە مامۆستا بتوانێت پرۆگرامەکەی بگەێنێ پەروەردەکەی بگەێنێ بەو شێوازە فشارێکی زۆر لەسەر قوتابیان و مامۆسایان دروست ئەبێت و خاڵێکی تر
کە سلبی لەم بڕیارە ئەکەوێتەوە ئەوەیە پرۆگرامەکانی خوێندن وەکو پێویست لەوەچێ نەتوانێت تەواو بکرێت تا ئێستا بڵێن 6 ڕۆژ دەوام هەبووە لە مەولا ئەبێ بە 5 ڕۆژ کاتەکەی کەمترێ بێتەوە بە تایبەتی لە قۆناغی ئامادەیە بازنەی سێم قۆناغی ئامادەی پۆلی دوانزەوانە کاریگەری سلبی بەم شێوازە ئەبێت بەس پێتان وایە ینی مادام وردەکارێکی وەزارەت پێتی دواتر ئەینێرینە بەڕێوەبەرایەت تێگەشتیەکانە کرێ ڕەچاوی ئەم شتانیان کرد بیانی لە کۆتای خۆوە بێ ڕاستە من بەڕاستی نامێەوە بچێت ئێمە لە سەنگەری دژی مامۆستایانی پێم وایە مامۆستا دەبێ موچی ئەوەندە زۆر بێ تەنانەت لە هاوینەکەش لە ماڵەوە چ بگا گەشتی زانستی بکە یاخود کتێب بخوێنێتەوە یاخود لەوانەیە بیرەوە نکاتەوە ئیشی تری هەبێ بۆی پەروەردەی وڵاتە بەهێزتر بێ ئەمە هەموو وڵاتە پێشکەوتوەکان ئەمە جێبەجێکردن بەڵام ماوەسە لە کۆتایە 3 مانگیان 2 مانگ و نیو تقریبان مامۆستا پشوێکی باشی هەیە بەسەریەکەوە لە کۆتایە خۆ بێ ئەو دەرفەتەشی بۆ دروست بکرێ معریفەی خۆی بەهێزتر کاتۆ چکە مامۆستا بەردەوام بێ ببەخشێ خاڵیە بیتەوە گەر خۆت پڕ نەکەیتەوە چۆن سوود لەم دەرفەتانە وەربگرین لەو پشوانەوەی لە کۆتای هەموو هەفتەی 2 ڕۆژ من مەسەلەن توانم 5 ڕۆژ لەسەر قسە بۆ خەڵک بکەم بەڕاستی بێت 2 ڕۆژی خۆشمی بۆ کۆکەمەوە ینی چۆن بتوانم 5 ڕۆژ خەڵک پەروەردە دەکەم لە ڕاستیدا هەم ناوەندەکانی خوێندن هەم مامۆستا ئەبێ ئەم دەرفەتە یان ئەم پشووە زۆر بە باشی ڕێخا زۆر سوودی لەوەرگێت وەکو ناوەندەکانی خوێندن دوای دێنە سەر مامۆستا وەکو ناوەندەکانی خوێندن ئەکرێت ئەم پشووی ڕۆژی شەمانە بقۆزێتەوە سوودی لەوەرگێ بۆی هەندێک چالاکی کە لەوە پێشکردوێتی لە کاتی دەواما کردێتی و بۆتە هۆی وەستاندنی قوتابخانە وەستاندنی خوێندن وەستاندنی خوێندن لەم ڕۆژانەیە ئەنجام وەکو فیستیڤاڵی هونەری و وەرزشی کۆبوونەوەی ئەنجومەنی مامۆسایان کۆبوونەوەی دایبابان سەردان و گەشتی زانستی وا پاکردنەوەی بینای قوتابخانە جاری وا دووسێ ڕۆژ بینای قوتابخانە داخرێتی وڵا لیژنەکە دێت و قوتابخانە ئاشوین ئێمە خۆمان لە ناوەندەکانی خوێندنین ئەزانی ئەوانە بۆ یەکە ئەتوانن ئیداری قوتابخانە مامۆسایان ئەم دەرفەتانە سوودی وەرگرن زۆربەی چالاکیەکانیان لەو ڕۆژانەدا لە ڕۆژانی شەمەدا بکەن و کاریگەری لەسەر پرۆسی خوێندن نەبێت لە ڕۆژەکانی ترا ئەمە وەکو ناوەندەکانی خوێندن وەکو مامۆستا پێویستە ئەم دەرفەتە زۆر بەباشی سوود لێ وەرگێ ئەم 2 ڕۆژە پشووی لەسەریەکە مامۆستا بەدڵنیاییەوە پێویستی بە ئەپدەیتی زانیارەکانی خۆی هەیە هەم لە ڕووی ڕۆشنبیری گشتی هەم لە ڕووی پسپۆڕەکەی خۆی چونکە بەداخەوە لەوەی هەندێک کەسمان هەبێت لەو ڕۆژەی خوێندنی تاواکردۆ زانکۆی تاواکردۆ پەیمانگای تاواکردەوە لەسەر پسپۆڕەکەی خۆی بابەتێکی نەخوێن بێتەوە کتێبێک تری نەخوێن بێتەوە کە پێویستە بەردەوام زانیارەکانی مامۆسا لە ڕووی پسپۆڕی خۆی و ئەپدەیت کاتەوە تازەی بکاتەوە چونکە هەندێک شت بەردەوام لە گۆڕانکاریدان ئێستا لە باشووری عێراق هەندێک شێوە ڕووبار زۆنگ و زۆلکا و ئەمانە وشکیان کردووە بەڵام لە خەریتیا هەرماوە یان لە زاکری ئەوە کە کاتی خۆی خوێنوێتی هەرماوە ئەم لەوەچار بە قوتابی بڵێتەوە بۆ یەکە پێویستە بەردەوام ئەپدەیتی زانیارەکانی خۆی کاتەوە و پاشان پلانی زیاتر دابنێ بۆی لەو ڕۆژانی کە دەوامی هەیە باشتر ئەدای کارەکانی خۆی کات و سەرکەوتوانەتر پامەکانی خۆی بگەێن باشە وەکو مامۆسانی پێشەنگی و ڕاگەیاند راوێکتان ڕاگەیاند گەرباسی ئەومان بۆ بکەی ئێوە ڕۆڵتاچی بوویان دەستخۆش هەڵبەتە لە سیانزەی حەود ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ سکرتارێت ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ کۆبوونەوەی خۆی بەست لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ کرا لەسەر ئەم بارودۆخی نالەباری پەروەردە لە هەرێمی کوردستانە و مافی پێشەرکراوی مامۆسایان هەڵبەتە هەمومان ئاگادارین لە ساڵی 2015ەوە لە هەرێمی کوردستانە بارودۆخێکی زۆر نالەبار زۆر سەخت بەسەر موسەخۆران و مامۆسایانە بە تایبەتی هاتووە کە موسەکانیان بڕاوە بە ناوی پاشەکەوتەوە بەردەوام موسەکانیان دواکەوتەوە کە ئێستا ئێمەوە لە مانگی حوتان هەژدەی مانگی حوتە هێشتا دەنگ و باسی موسەی مانگی 6 هەر نییە بەڕاستی ئەمە ستەمێکی گەورەیە لە موسەخۆران و مامۆسایان ئەکرێت بۆ یەکە ئەو ڕاگەاندراوانەمان بڵاو کردەوە بۆ ڕایگشتیمان بڵاو کردەوە بۆ لایەنە پەیوەنددارەکانمان ئاگادار کردەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم ڕەوتەی خۆی بەردەوام بێت تاکوکردنەوەی دەوامی ساڵی نوێی خوێندن ئێمە وەکو ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی تری مامۆسایان لەگەڵ مامۆسایانی شەقام هەڵوێستێکی جدیمان ئەبێ هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی خۆمانەگرینە بەر بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ژێر ئەو ژێر داواکاری مامۆسایانەوە بەڕاستی معقول نییە ئێمە ئێستا هەژدەی مانگی حوتە و موسەی مانگی 6 نەدرا کاتە داواکاریەکانتان هەر مافە سەرەتاییەکانی خۆتانە بەڵێ داواکارەکان ئەو مافە سەرەتاییان کە لە دابینکردنی موسە بەڕاستی ئەگەر بڵم شەرمەزاریە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستا
یەکێک لە داواکارەکانی یان بەردەوام خەمی ئەوەی هەبێ موسەکی لە کاتی خۆیان داوام کرد یان سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان هەموو دەنگ و باس و خەبەرە خۆشەکان مژە خۆشەکان ئەوە بێ بۆ خەڵکی هاموسە هاتا مساعدەدی خوان ئەڵێن کاتی خۆی کەوتیان باج و زەڕی بۆ سیوچیان زاکە لەسەر خەڵک نەوتیان گران کرد لەسەر خەڵک سوتەمەنیان گران کرد وتیان کە ئاکایەتر باوەس ئەنەمێنێ های موسە هاتای مساعات موسە لە کاتی خۆیان ئەدرێ و ناکرێت بە دەنگ و باس و ناکرێت بە مژدە بەڕاستی شەرمە ئێستا بۆ حکوومەت مژدە خۆشەکەی ئەوە بە موسە لە کاتی خۆیان ئەدرێ پاشان پلە بەرزکردنەوە لە ساڵی 2015ەوە سەرەتای ساڵی 2016ەوە پلە بەرزکردنەوەی مامۆسان و فەرمانبەران وەستاوە کە هەموو فەرمانبەرێک ئێستا دوو پلە بەرزکردنەوەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە کە مانگانە لە نێوان 300,000 دینارە مانگانە لە موسەکەی ئەبڕێ بەوەی ڕاگرنی پلە بەرزکردنەوەیە ئەمە سیستەمێکی ترێکە لە موسەخۆران مامۆسایان ئەکرێ هەروەها پاشەکەوتی موچا کە زیاتر لە 50 ملیۆنی هەموو فەرمانبەرێک لای حکوومەتی هەرێمە و ئەوە 6 ساڵ زیاترە کۆبۆتەوە لەسەری و نایداتەوە هەژمار بانقیە کەسمە ناکاتەوە هیزم بە پێشینەکانی لەوەرگێتەوە خەرزی ئەو کارە بەو پێشینەکان کە یاتی بە فەرمانبەران لێرگرێتەوە کەواتە ئەم مافانە و دیان مافیتر وەکو دامازراندنی مامۆسانی وانە بێژ وەکو مامۆسانی گرێبەت کە 6 ساڵ داوامیان کردو ئێستا بە خزمەت بووان حساب ناکەن و نانگوێزنەوە لە لادێ دوورەکانن دایکێک لە لادەیەکی دوورە مامۆسایەکی ئافرەتە مناڵەکانی بەجێ یاڵەیە ئەچێ بۆ گوندێکی دوورە جەست دەوامەکە 7 ساڵە لەوەیە ئەڵێ بێ 7 ساڵی کەش لێرە بێ ئینجانی خەڵکەمەوە ئەو 7 ساڵی کە گرێبەست بۆ بە خزمەت بۆ حساب ناکە وە زۆر مافی تریش کە لە حکوومەتی ناوەند هەیە لێرە نییە وەکو موسەی خانەنشینی بەڕاستی لە حکوومەتی ناوەند کە موسەی خانەنشینی کەمترین موسە 400 بۆ 500,000 لێرە 200,000 ئەو مافش نادرێت باشە ماوەساجلی لە کۆتایی ڕفتاری ئێمە لە کۆمەلگایە پێوەستە بوو پەروەردە جوانەی جاگە خوانە خواسە خراپەی ئەمانەکەی بەتابێت لە قۆناغەکانی قوتابخانە و تەماڵەکانی شواتە پشکی شێری پەروەردەی ئێمە لە دەستی مامۆستایان هەیە ڕۆژگارێک لەم هەرێمی کوردستانە دامەزراندن هەبوو پرۆژە هەبوو ئەو کارەبا باش و خزمەتگوزاری باش و ئەمنیەت هەبوو ڕۆژنامە و شەقیلتیانە درا ڕێژی مامۆسانە سووتیاندا پاشەکەوت و موچە و معاش و ئەمانە نەبوون بەڵام شۆڕشێکی گەرم و گوڕی گەنجانێکی خۆشەویست هەبوون لەسەر شەقامەکان تەنگیان بە حکومەت هەڵچنی بوو ئەرێ خێرە پەروەردەکەمان وای لێ هاتوو ئێستا بەس لە کەرتی پەروەردە و سێکتەری پەروەردە ڕیزێک معاناتی مامۆسات باس کرد بە دڵنیایەوە من ئەو چاوەڕێ و مۆقیفەی کە لە مامۆستا هەم لە حرمەتەن لە فەرمانبەرێکی ڕەنگە لە وەزارەتێکی خەدەمی چاوەڕێ نەبوون چکە لە کۆتەیە ئەوە مامۆستایە هەم پەروەردەیەکە و هەم زوو درک بە گرفتەکانی کۆمەلگا بێ هەڵوێستی هەبێ بەڕاستی چاوەڕێ حکومەت چی ترمان لێ بکە ئێمە یانەی بۆی نەک هەر مامۆستایان یانە هەوکو هاوڵاتیەکیش تۆزێ مەسەن بەم حکومەتە بڵین ئەمە وا نابێ دەستخۆش لە ڕاستیان لەو ساڵانەی پێشودا کە سەردەمی زێڕینی فەرمانڕەوایی ئەمان بوو لە ساڵانی 2004 وەکو بەڕێز باس کرد شەقام ئاوەدان بوو خەڵک ناڕزایەتێکی زۆری هەبوو لە ئەنجامی هۆشیاری مامۆستایان و ئەو خەڵکی کە ئەو کاتە لەسەر شەقام بوو ئەو ناڕزایەتە زۆرە دروست بوو بۆ چونکە ئەمە ئەمانزانی خەڵک ئەیزانی حکوومەت لەسەر ئەو بێسەروبەرەی بەردەوام بێ هەڵبەتە کە لە ڕووی داراییەوە پارێکی زۆر خراپ بۆ بازارەوە ئەوە بێ پلانی بێ بەرنامەیە بوو چونکە هەموو داهاتی ناخۆی کۆ کردەوەشتی ئەفرۆش بودجەیەکی زەبەلاحیش لە عێراقەوە هاو ئەمانش لە ڕێی پرۆژە و لە ڕێی ئەنواع ڕێگەی ترەوە قسە ناو خەڵکو و لە بازارە بڵاوە بۆ خەڵک ئیشوکاری دەسەکەەوە بەڵام خەڵک هۆشداری ئەوەی دا بە حکوومەت پێویستە دەوڵات حکوومەت بیر لەوە کاتەوە بێ بە دەوڵەتێکی مؤسساتی دەوڵەتێکی مؤسساتی بنەماکانی دەوڵەتداری بەڕاستی ئەمە ئێستا دەوڵەتداری نییە ئەمار حد درێژەدانی سیستەمی خێڵایەتیە سیستەمی خێڵاتی و دیوەخانە بەڕێوەبردننی فراوانتر کراوە گینا ئەمە دەوڵەتداری نییە مؤسساتی نییە خەڵکە ڕۆشنبیرەکە خەڵکە نخبەکە ئەو خەڵکی کە بەخەم ئایندەی ئەم وڵاتەوە بوون بۆی نەگەینە ئەم ڕۆژە بەڕاستی بۆی نەگەینە ئەم ڕۆژە بینەوە چوارگۆشەی یەکەم بینەوە چوارگۆشەی یەکەم چاوەڕێی بەغابین موسەمان بۆ بنێرە ئەو تا فەرموو ئابووری سەر بەخۆت سەری نەگرت و ئەو تا ڕفراندۆمە کرد بۆ شێوازەی بەسەرها ئەوە تا لاەنە سیاسەکان لە خراپترین پەیوەندیان بەڕاستی بارودۆخێکی زۆر نا لەبارەی ئێستا بەسەر هەرێمی کوردستانە تێپەڕین جا ئەو خەڵکە دڵسۆزەکە ئەویست ئەم ڕۆژە نێت بەسەر هەرێمی کوردستانە بەرەنجامی هەموو شۆڕش و ڕاپەڕین و قوربانیدانێکی خەڵک سفر نەبێتەوە نینەوە چوارگۆشە یەکەم بۆ یەکە پێویستە دەوڵەت بێ بە دەوڵەتێکی مؤسساتی بێ بە بنەمایەکی دەوڵەتداری دانرێت دەوڵەت لەسەر بنەمای هاوڵاتی بوون دامەزرێ و مافی تاکەکان و مافی گشتی بپارێزرێ بۆی ئەم ڕۆژەمان توش نەبێ بۆ یەکە ئەوە ئەکرا ئێستا کە خەڵک کەمتر دێتە سەر شەقام لە ڕاستیە ئەوە نێ بە وەزعەکە ڕازی بێت
ڕازی نین بە وەزع بەڵکو بێئومێد بووین لەم دەسەڵاتە بێئومێد بووین لەم دەسەڵاتە چونکە ئەمە دەسەڵاتێکی مەدەنی نییە بە فشاری بێتە ژێرباری فشاری مەدەنی و کاریگەری لەسەرکە بێئومێد بوون لەم دەسەڵاتە ساوەڕێکەکەن لە ڕێگەیەکی ترەوە کۆتایی بەم وەزع و بەم شێوازێک باش مامۆستا ئێمەوە لە کۆتایی بەرنامەکەیان ئەوەی کە باسمان لێەوە کرد هەم ئەم بڕیاری پشووە کە تازە هاتووە هەم لەلایەکی ترەوە ناڕزایەتی مامۆستایانە و ئەگەری بەڕاستی بەخستنی ساڵی نوێی خوێندن هەیە ینی بۆ سەرەتاییتری مافەکانی خۆیان چ پامێکت هەیە لە کۆتایی یا بیگەێنی و پێت باشە چی بکرێت بۆی هەم خوێندکار و هەم مامۆستا سود لەم بڕیارە نوێنی خوێندن بگەێنێ بابەتی پەروەردە خوێندن وڵی لە کۆتاییان من دوو داواکاریمە یەکان لە خەڵک و مامۆستانێکیان لە حکوومەت داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە مافی مامۆستان و فەرمانبەران بجێڕێتەوە یەکەم شت مسەڕێک بکاتەوە پاشان پێشکردنەوەی دەوامی قوتابخانەکان پلە بەرزکردنەوەی مامۆستایان بجێڕێتەوە هەژمارێکی بانکی دانێ بۆ ئەو پاشەکەوتی کە مامۆستان و فەرمانبەران لای حکوومەتیانە و بکرێتە ناوی بە میکانیزمێکی گونجاو بدرێتەوە بە مامۆسان و فەرمانبەران تر جارێکە لە ڕێی وەرگرتنەوەی پێشینەکان و ئەو کارە بە ئەو شێوازانی کە ئەگونجێت بیر بکرێتەوە لە دامەزرانی مامۆسایانی وانە بێژ پاشان جێبەجێکردنی یاسای خاننشینی عراقی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەمانە بکاتەوە بە زووی کرێتە جێبەجێکردنی ئەمانە پاشان ڕێوشێنێکی گونجاو بۆ دەرهاویشت بگرێتە بەر کە ئەم بڕیارەی داوەتی کە ڕۆژانی شەمە پشوو بێ و 5 ڕۆژ دەوامکردن ناوەندەکانی خوێندنا دەرهاویشتەکانی کاریگەری سیلبیان لەسەر ئاستی زانستی و معرفی خوێندکاران نەبێت بەڕاستی نەبێت یان ناوەندی خوێندنی زیاتر بکاتەوە یان بە شێوازە گوانەکان کەم بکاتەوە ئەو پرۆگراموانەکان کەم بکاتەوە کە کاریگەری سلبی کەم بێت لەسەر مامۆسایان و لەسەر خوێندکاران پاشان ڕووی دووەمم پامی دووەم بۆ مامۆسایان و بۆ خەڵکی بەگشتی فەرمانبەر لە ڕاستیدا پێویستە مامۆسایان و فەرمانبەران لەمە زیاتر بێدەنگ نەبن بێدەنگی بشکێنن دوامۆڵەت بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان تاکوکردنەوەی دەوامی ساڵی نوێی خوێندین 2024 کە بڕیارە لە سیانزەی نۆدا بکرێتەوە ئەگەر ئەم مافانەی مامۆسانی نەجێڕایەوە ئەم ڕێژوێنانی نەگرتە بەر هەموو مامۆسایان پشتیوانی یەکترکەن هەموو فەرمانبەران و مامۆسایان بە دایک و باوکی قوتابەکان شەو پشتیوانی یەکترکەن پشتیوانی مامۆسایان کەن بە شێوازی مەدەنی فشارێکی جدی لەسەر دەسەڵات و حکوومەت دروستکەن تاکو بێتە ژێر باری دەستکان خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگیان تۆی لەگەڵمان بسپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان